بیرکاری بۆ پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکم لاپەڕا 41. شیکاری هاوکێشەکان. شیکاری هاوکێشە مانای چییە؟ مانای دیتنەوەی ئەو ژمارەی کە پیتەکە دەنوێنێ کە هاوکێشەکم هەیە، لای ڕاستم هەیە و لای چەپیشم هەیە، ئەوە لای ڕاست ئەوەش لای چەپ، لە مابەینیان هێمای یەکسانە بە هەیە، هەمیشە لە هاوکێشەکەش پیتەکم هەیە، دەبی بزانم ئەو پیتە دەکاتە چ ژمارەیەک، دەبی بزانم پیتەکە دەکاتە چەند کە زانیم ئەو کات هاوکێشەکەم شیکار کرد، ئەو کات شیکاری هاوکێشەکەم دیتەوە. ئێرە بخینمەوە. زۆربەی کاتی ڕۆژ ورچی کواڵە دەخەوێ بەهۆی جۆری سیستەمی خواردن کە وزەکەی کەمە. ئەویش ئەوەیە کە کواڵە پشت بە خواردنی گەڵا دەبەستێت. ڕۆژانە نزیکەی 22 کاژێر دەخەوێ. پرسیارەکە چییە؟ یان داواکاریەکە چییە؟ ڕۆژێ چەند کاژێر بە ئاگایە؟ ئەگەر 22 کاژێر بخەوی، ئایا چەند کاژێر ناخەوی یان بە ئاگایە؟ هاوکێشەیەک بنووسە، ئەو بارە بنوێنێ. ئاسان نییە زۆر ئەو پرسیارە، چونکە ئەمن دەبی بە خۆم بزانم کە ڕۆژێ واتە شەوەک و ڕۆژەک، واتە 24 کاژێر. شەوەک و ڕۆژێک یان ڕۆژێ دەکاتە 24 کاژێر، هێمای یەکسانەش هەیە. ئەوجا کاژێرەکانی نووستن کۆ کاژێرەکانی بە ئاگابوون بە هەردووچیان دەکەنا 24. چونکە ئەمن نازانم چەند کاژێر کواڵان نەنووسیە و بە ئاگایە، باشترین شت ئەوەیە پیتەک دانێم لە جیاتی ژمارەی کاژێرەکان. ئەوجا بنووسم 22 کۆ پیتی یان هەر پیتەک بی، پیتی کواڵە هەرچ پیتەک بی یەکسانە بە 24. پاشان هەوڵ بدەم بزانم ئەو پیتە دەکاتە چەند. زۆر ئاسانە لێرە ئەگەر بپرسم ئایا چ ژمارەک کۆی بکەمەوە لەگەڵ 22 دەکاتە 24، یەکسەر ڕەنگە بزانم ئەو ژمارەیە، ئەو پیتە دەبی بکاتە ژمارە 2، چونکە 2 کۆ 22 دەکاتە 24. بەڵام لەو کتێبەی چیان کردیا؟ هاتینە ئاسانترین ژمارەیان وەرگرتیە، ئەویش ژمارە یەکە. ئەوجا لە جیاتی پیتی ژمارە یەکیان دانایە، جارێ تەمەشای لای چەپیان نەکردیا، تەنیا لای ڕاست 22یان کۆ کردیتەوە لەگەڵ یەک، دیتیتیان دەکاتە 23. ئەوجا تەمەشای لای چەپیان کردیا، زانیتیان 23 ناکاتە 24. هاوسەنگ نییە هاوکێشەکە، لەبەرەوەی چونکە 23 ناکا 24، ئەوجا زانیتیان کە یەک هەڵەیە، کەواتە ئەو یەکە هەڵەیە، پیتی ناکاتە یەک. ئەوجا چوینە لە جیاتی یەک، ئەو جارەی پیتی ژمارە دویان نووسیە، ئەوجا هێمای پرسیاریشان دانایە ئایا لای ڕاست دەکاتە لای چەپیانە. ئەو جارەی بزانین باشە 2 باشترە، تەمەشای لای چەپ ناکەم، لای ڕاستەکە 22 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 2 ئەلێرە دەینووسم دەکا 24. ئەو جا دەچم تەمەشای لای چەپیش دەکەم،
ئەویش هەر بەخۆی 24 کە زانیم لای ڕاست و لای چەپ یەک شتە ئەوجا دەنووسم ڕاستە، واتە ئەوجا دەنووسم پیتی ن یەکسانە بە 2 چونکە کە 2 لێرە دادەنێم لە جیاتی پیتی ن دەبینم هاوکێشەکەم هاوسەنگە، دەبینم هەردوو لای وەکو یەکە، واتە ئەمن ئێستا هاوکێشەکەم شیکار کرد، پیتەکەم دیتەوە، زانیم دەکاتە چ ژمارەیەک، وەساغیشم کردەوە کە لە کاتی دانانی ژمارە 2 لای ڕاستی هاوکێشە بەقەد یان ئەوەندەی لای چەپی هاوکێشەکەیە، کەواتە زۆر باشە. هەر لۆ خۆشی ژمارە 5ش تاقی دەکەمەوە بزانم ئەدی ئەگەر ئەمە ژمارە 5م دانا لە لای ڕاست لە جیاتی پیتی ن دەکات چەند 22 لەگەڵ 5 دەبینم دەکا 27 27ش ناکاتە 24 کەواتە 5ش هەر هەڵەیە. یەک تەنیا یەک شیکار هەیە بۆ ئەو هاوکێشانە، چونکە 2 ڕاستە هیچ شتێکی تکە ڕاست نییە، نە 1 ڕاستە، نە 5 ڕاستە، نە 6 ڕاستە، هیچ ژمارەیەک ڕاست نییە، تەنیا و تەنیا یەک ژمارە ڕاستە، ئەویش ژمارە 2 لە جیاتی پیتی ن. ئەوجا ئێستا دەتوانم بنووسم شیکاری هاوکێشەکە دەکاتە 2 یان دەتوانم بنووسم پیتی ن یەکسانە بە 2، کەواتە ماوەی بە ئاگابوونی ورچی کواڵە ڕۆژانە 2 کاژێرە. لێرە ڕاهێنانی ئەو ڕاهێنانە کام لەمانە 4 یان 5 یان 7 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە، کامە شیکارە، واتە پیتی ن دەکاتە چ، ئایا دەکاتە 4 یان دەکاتە 5 یان دەکاتە 7. ئەمن یەکسەر دەچم یەکەم ژمارەی تاقی دەکەمەوە، جارێ تەماشای لای چەپ ناکەم وەکو ئەوەی وایە نیتم، لە جیاتی تەماشای لای ڕاست دەکەم، لە جیاتی پیتی ن ژمارە 4 دادەنێم 3 کۆ 4 کە 3 کۆ 4 دەکەم لە خوارەی دەنووسم ئەنجامەکەی، نەک لە تەنشتی لە خوارێ 3 کۆ 4 دەکاتە 7. ئەو جا کە 7ەکەم نووسی ئەو کات تەماشای لای چەپ دەکەم، دەبینم لای چەپ ژمارە 10، ئەو کات دەزانم ئەو 4 هەڵەیە، چونکە 7 ناکاتە 10 چونکە هاوکێشەکەم هاوسەنگ نییە، دەبوایە لێرەش 10 دەربچی، 10 دەرنەچوو، کەواتە یەکسەر دەزانم ئەو 4 هەڵەیە، یەکسەر دەزانم ئەو 4 شیکار نییە بۆ هاوکێشەکەی من، چونکە لای ڕاست نەیکردە لای چەپ. ئەوجا دەچم لە جیاتی 4 ئەو جارەی 5ەکەی تاقی دەکەمەوە، دەچم دەنووسم، دیسان تەمەشا ناکەم لای چەپ، دەنووسم 5 لە جیاتی پیتی ن، پیتی ن لا دەبەم لێرە دەنووسم 5 کە 3 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 دەبینم دەکاتە 8 لە خوارێ دەنووسم، ئەو کات دەچم تەمەشای لای چەپیش دەکەم، لای چەپ هەر 10ە کە دەزانم 8ش ناکاتە 10 ئەویش هەر هەڵەیە، واتە ئەو 5ەش هەر هەڵەیە، ئەویش شیکار نەبوو لۆ هاوکێشەکەی من. ئەو جارەی دەچم 7ەکەی تاقی دەکەمەوە، دیسان لای چەپ لای ڕاست دەینم، تەماشای لای چەپیش ناکەم وەکو ئەوەی وابی نییە، لە جیاتی پیتی ن 7ەکەی دەنووسم، 3 کۆ دەکەمەوە لەگەڵ 7 ئەلێرەی دادەنێم لە لای ڕاست، دەبینم 3 و 7 دەکات 10، ئێستا تەمەشای لای چەپ دەکەم،
دەبینم ئەویش دەیە، ئەو جا دەزانم کە 7 شیکارە بۆ هاوکێشەکەم، چونکە 10 یەکسانە بە 10 هەردوو لا کردیە 10 هاوکێشەکەم هاو سەنگە. کەواتە ن یەکسانە بە 7 کەواتە شیکاری هاوکێشەکە دەکاتە 7 ناکاتە 4 و ناکاتە 5. ئەوانە شیکار نەبوون، تەنیا 7ەکە شیکار بوو. ئێستا ئەو ڕاهێنانە کام لەمانە 10 یان 11 یان 13 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە. دیسان هاوکێشەکەی دەنووسمەوە، دەچمە لای ڕاست، لای چەپیش تەماشا ناکەم. لەبەر چ؟ چونکە ئەمن پیتەکەم لە لای ڕاستە. پیتەکە لە لای ڕاستە، لە جیاتی پیتەکە یەکەم جار ژمارە 10 دەنووسم بزانم چ دەقەومێ. ژمارە دەم کە نووسی لە جیاتی پیتی ن، ئەوجا 10 6 لێ بڕوە لە خوارێ وەڵامەکەی دەنووسم دەکات 4. کە وەڵامەکەم نووسی دەچم بزانم لای چەپ چەند بوو. لای چەپ هەر بەخۆی 7 بوو، چونکە 4 یەکسان نییە بە 7، کەواتە 10 هەڵەیە، 10 شیکار نییە بۆ هاوکێشەکەم. ئەو جارەی دەچم 11ەکەی تاقی دەکەمەوە. دیسان لێرە تەمەشا ناکەم، بەس دەنووسمەوە، بەس تەمەشای ناکەم وەکو ئەوەی وابین نییە. لە جیاتی پیتی ن 11 6 لێ بڕوە دەکا 5 لە خوارێ دەنووسم. کە لە خوارێ نووسیم، ئەوجا سەیرەکی لای چەپ دەکەم، دەبینم لای چەپ 7، ئەمنیش لای ڕاست 5 دەرچوو، کەواتە هەڵەیە. 11ش هەڵەیە، پیتی ناکاتە 11، شیکاری هاوکێشەکە ناکاتە 11، ئەویش هەڵە بوو. دەچمە لای 13، دەینم 13ەکەی دەنووسم لە جیاتی پیتی ن، ئەوجا 13 6 لێ بڕوە لە خوارێ دەنووسم 7. ئەوجا دەچم سەرەکی لە لای چەپ دەدەم، دەبینم ئەویش 7، یەکسەر دەنووسم ڕاستە. ئەو 13ە شیکارە بۆ هاوکێشەکەم، واتە پیتی ن دەبی بکاتە 13. تەنیا یەک وەڵام هەیە بۆ شیکاری ئەو جۆرە هاوکێشانە، واتە ناتوانم ئەمن 2 وەڵام ڕاست بی، تەنیا یەک ڕاستە، یان 10 یان 11 یان 13. لێرە 13ەکە ڕاستە، هیچ شتی دی ڕاست نییە، هەرگیز 2 وەڵام ڕاست نییە بۆ ئەو جۆرە هاوکێشانە. پاشان لە پۆلەکانی دی هاوکێشەی دیکە هەیە، 2 وەڵام و 3 وەڵامیش ڕاستە، بەڵام لێرە تەنیا و تەنیا یەک وەڵام ڕاستە. کەواتە ئەگەر 13 ڕاست بوو، هەڵە، هەموو شتەکانی دیش هەر هەڵەیە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، ئەو زاراوانەی کە گرنگ بوون وشەی شیکار. ئەگەر داوایان لێ کردی هاوکێشەکەت شیکار بکە، واتە بدۆزەوە ئەو پیتەی لە هاوکێشەکەت هەیە دەکاتە چەند. ئێستا دەچمە لای لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕەیە. لاپەڕە 41 ئەژمێرکردنی هزری. ڕزگار لەگەڵ خێزانەکەی 2 هەفتەی لە ئوستورالیا بەسەر برد. 2 هەفتە. لە هەفتەی یەکەم 13 ورچی کوالای دیت، 13 ورچی کوالای بینی. لە هەفتەی یەکەم و دووەمدا 22
ورچی بینی، واتە سەرجەمی یەکەم و دووەم. ئایا چەند ورچی کوالایی لە هەفتەی دووەم دیتیە؟ لە هەفتەی یەکەم 13 ورچ، سەرجەمی هەفتەی یەکەم و دووەم لە هەردوو هەفتەکە 22 ورچ. ئایا هەفتەی دووەم چەند ورچە نازانم، چونکە نازانم لە جیاتی نازانم پیتەک بە هەوەسی خۆم دادەنێم. لێرە پیتی بئیان داهانایە، واتە ئەمن ئەگەر هەفتەی یەکەم کۆ بکەمەوە لەگەڵ هەفتەی دووەم دەبی بکاتە 22. ئەو جا دەپرسم ئایا چ ژمارەک کە کۆی بکەمەوە لەگەڵ 13 دەکاتە 22؟ ئاسانترین ڕێ ئەو 22ی بینم 13 لێ دەرکەم، دەزانم لە هەفتەی دووەم چەند کوالای دیتیە. دەرچوو 9 کواڵە، واتە لە هەفتەی دووەم 9 دانەی دیتیە، چونکە ئەگەرە من 9 کۆ بکەمەوە لەگەڵ 13 یەکسانە بە 22. ساغکردنەوەکە کووە؟ ساغکردنەوەکە هەمیشە ساغ بکەوە لای چەپەکە تەماشا ناکەم. لە جیاتی پیتەکە ئەو ژمارەی بەدەستم هاتیە دەنووسم. 13کە وەکو خۆی دەنووسم، کۆیەکە وەکو خۆی، لە جیاتی ب دەنووسم 9. بزانم ڕاستە یان نا. ئەو جا کە 13 کۆ دەکەمەوە لەگەڵ 9 ئەنجامەکەی لە خوارێ دەنووسم. کە نووسیم ئەو کات دەچم تەمەشای لای چەپ دەکەم، دەبینم لای چەپیش 22. ئەو جا دەسەلمێنم کە هاوکێشەکەم هاوسەنگە و شیکارەکە دەکاتە 9، پیتەکە دەکاتە 9. هاوکێشەکە ڕاستە، بەهای پیتەکە یەکسانە بە 9، واتە لە هەفتەی دووەم 9 کوالای دیتیە. ئەگەر نا خوێندکاری ژیر دەتوانی ئەوها خشتەک دروستکەی، هەر لۆ ئەوەی زانیاریەکان لە پێش چاوت بی، دەنووسی هەفتەی یەکەم 13، هەفتەی دووەمیش نازانم، هەفتەواتە یان ب هەرچبی، سەرجەمیش 22. کەواتە 13 کۆ چ ژمارەک دەکا 22؟ ئەو جارەی ئەمن دەتوانم لە چەپەوە پێچەوانەکەی ئەو هاوکێشەی دروستکەم، واتە لە چەپەوە بچمە لای ڕاست، چونکە 13 کۆی لە پێشە، ئەو 22ی دەینم پێچەوانەی کۆ کەمە، 22 کەم 13 پیتی دەردەچی، واتە ئەمن 22ی دەینم 13 لێ دەردەکەم، یەکسەر دەزانم پیتی دەکاتە 9. ئەو جە دەنووسم پیتی دەبی یەکسان بی بە 9، چونکە ئەگەر 13 کۆ بکەمەوە لەگەڵ 9 دەکاتە 22. ئەوە شیکاری هاوکێشەکەم کرد. ساغکردنەوەکەش ئەو هایە، 13 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 9، تەمەشای لای چەپ ناکەم، کە زانیم 13 و 9 دەکا 22، ئەو جە دەڵێم لای ڕاست یەکسانە بە لای چەپ، هاوکێشەکەم هاوسەنگە، شیکارەکەشی دەکاتە 9. بەو جۆرەی دەزانم دەکاتە 9. ئێستا بچمە لای ڕاهێنانی ئەو ڕاهێنانە. هاوکێشەکەم هەیە، لای ڕاستەکەی 5 کۆ ب دەکا 12، پێچەوانەکەی هەتا ئەو پیتەی ببینمەوە پێچەوانەکەی دروست دەکەم، واتە 12ی دەینم دەگەڕێمەوە لای ڕاست، 5 لێ دەردەکەم، 12 کەم 5 دەکا 7، واتە پیتی ب یەکسانە بە 7. کە پیتی ب یەکسان بە 7 ئێستا دەچم ساغ دەکەمەوە. ساغکردنەوەکە کووە؟
هاوکێشەکەی وەکو خۆی دەنووسمەوە تەماشای لای چەپ ناکەم. لە جیاتی 5 دەنووسم وەکو خۆی 5 لە جیاتی پیتی ب دەنووسم 7 ئەوجا دیسان تەماشای چەپ ناکەم 5 و 7 کە کۆ دەکەمەوە دەکا 12 ئەوجا تەماشای لای چەپ دەکەم لای چەپیش هەر 12ە کەواتە یەکسەر دەزانم ڕاستە 12 دەکا 12 کەواتە ئەو پیتە دەکاتە 7 پیتی ب کەواتە 7 شیکارە بۆ هاوکێشەکە. دیسان ئەو جارەی هاوکێشەشکەم هەیە ئەو جارەی پیتەکە لە لای چەپە کەواتە هەتا بزانم ئەو پیتە دەکات چ ئەمن دەینم بە پێچەوانەوە ئەو حەڤدەیەی دەینم حەفتی لێ دەردەکەم حەڤدەکەم حەفت دەکات دە یەکسەر دەزانم ئەو پیتە یەکسانە بەدە دەکاتە دە ئەوجا دەینم ساغ دەکەمەوە ئەو جارەی تەماشای لای ڕاستەکە ناکەم لە جیاتی حەڤدەی هەر حەڤدەی دەنووسم وەکو خۆی لە جیاتی کەم هەر کەمی دەنووسم لە جیاتی نا واتە حەڤدەکەی دەنووسمەوە کەمەکەی دەنووسمەوە بەڵام لە جیاتی پیتی دەنووسم دە ئەوجا حەڤدە دەی لێ بڕوە لێرە دەینووسم دەکا حەفت ئەوجا دەچم تەماشای لای ڕاست دەکەم دەبینم ئەویش هەر بەخۆی حەفتە ئەو کات دەزانم کە هاوکێشەکەم ڕاستە ئەو کات دەزانم کە شیکارەکە دەکاتە دە ئەو کات دەزانم کە ڕاستە دەکاتە دە. ئێستا بەهای پیتەکە دەکاتە دە واتە بەهای پیتەکە یان بەهای گۆڕاوەکە هەمان شتە وەکو شیکاری هاوکێشەکە. ئەم دەبی بزانم بەهای گۆڕاو واتە شیکاری هاوکێشە کەواتە ئەگەر داوایان لێ کردم شیکاری هاوکێشە ببینمەوە وەکو ئەوەی وایە داوام لێ بکەن بەهای گۆڕاوەکە ببینمەوە واتە ئەگەر لێیان پرسییم ئایا بەهای گۆڕاوەکە چەندە وەکو ئەوەی وایە داوام لێ بکەن ئایا شیکاری هاوکێشەکە چییە واتە بە زۆر جۆر داوام لێ دەکرێ بەڵام ئیشەکە هەمان ئیشە دیتنەوەی بەهای گۆڕاوەکەیە کە دەکاتە چ ژمارەك یان دیتنەوەی بەهای پیتەکەیە لە هەمان کات دەکاتە شیکاری هاوکێشە. ئێستا ساغ بکەوە بە پرسیاری 2 دەست پێ دەکەم کام لەم ژمارانە 6 یان 8 یان 11 شیکارە بۆ هاوکێشەکە. هاوکێشەکەم هەیە پرسیاری 2 لای ڕاست و لای چەپ یەکسەر دەچم یەکەم ژمارەی دەینم تاقی دەکەمەوە بزانم تەماشای لای چەپ ناکەم دەینم لە جیاتی پیتی دەنووسم 6 9 کۆ 6 بزانم دەکات چەند لە تەنیشتەکەی نانووسم لە خوارێ دەنووسم دەکات چەند 9 کۆ 6 دەکا 15 ئەوجا ئەو کات دەچم تەماشای لای چەپ دەکەم دەبینم لای چەپ دەکاتە 17 15ش یەکسان نییە بە 17 کەواتە 6 هەڵەیە 6 هەڵەیە چونکە هاوکێشەکە هاوسەنگ نییە کەواتە 6 شیکار نییە هەڵەیە ئەوە زانیم 6 نابی ئەو جارەی دەچم چ دەکەم هەشتەکەی دەینم ئەو هەشتە دیسان تەماشای ئێرە ناکەم نۆیەکەی دەنووسم کۆی دەکەمەوە لەگەڵ 8 ئەنجامەکەی لە خوارێ دەنووسم
دەکا 17. ئەو کات دەچم تەمەشای لای چەپ دەکەم دەبینم لای چەپیش 17ەیە، کەواتە 17 یەکسانە بە 17. ئەوجا دەزانم کە 8 ڕاستە، ئەوجا دەزانم کە 8 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە. کەواتە پیتی ن دەنووسم یەکسانە بە 8. هاوکێشەکەم شیکار کرد، گۆڕاوەکەم دیتەوە کە دەکاتە 8. ئەو کات ئەوەی ڕاستی بی خوێندکاری ژیر پێویست ناکە ئەمن 11ش ساغ بکەمەوە، چونکە هاوکێشەکە تەنیا یەک وەڵام ڕاستە، تەنیا یەک ژمارە ڕاستە، دوو ژمارە هەرگیز ڕاست نییە لەو جۆرە هاوکێشانە. بەڵام ئەگەر ناچار بم دەبی بچم 11کەش تاقیکەمەوە هەر لۆ ئەوەی کە بزانم 11 شیکار نییە، بەڵام ئەوەی ڕاستی بی پێویست ناکە یەک وەڵام تەنیا ڕاستە. ئەگەر بمەوێ هەر 11کە هەر تاقیکەمەوە دیسان دەنووسم 9 کۆ 11 دەکاتە 20، 20یش ناکاتە 17 کەواتە 11ش هەڵەیە لۆ ئەو هاوکێشەی. ئێستا دەچمە لای ئەو هاوکێشەیە. س کەم 2 دەکاتە 9. با لە جێیەکی تکە ئەو هاوکێشەیە چاکەم. پیتی س کەم 2 یەکسانە بە 9. ئەوجا دەچم چ تاقیکەمەوە؟ یەکەم شت شەشەکەی تاقی دەکەمەوە بزانم 6 ڕاستە یان 8 یان 11. جارێ شەشەکە، جارێ شەشەکەی تاقی دەکەمەوە. دەینم لە جیاتی پیتی س دەنووسم 6، ئەوجا تەمەشای ئێرە ناکەم، جارێ تەنیا لای ڕاست تاو توێ دەکەم. 6 کەم 2 ئەنجامەکەی لە خوارێ دەنووسم. 6 دوی لێ بڕوا دەکاتە 4 یەکسانە بە. ئەوجا ئێستا تەمەشای لای چەپ دەکەم. لای چەپ کردیە چەند؟ کردیە 9. لای چەپ 9 بوو. 4 لە چێ 9 لە چێ؟ لای ڕاست یەکسان نییە بە لای چەپ، کەواتە 6 هەڵەیە، کەواتە پیتی س ناکاتە 6. دەنووسم س ناکاتە 6 یان 6 هەڵەیە، دەنووسم 6 هەڵەیە، هەڵە. ئەو جارەی دەینم لە جیاتی 6 8 دادەنێم بزانم 8 باشە باش نییە، کووە کو نییە. دیسان تەماشای لای چەپ ناکەم، تەنیا لای ڕاست. لە جیاتی پیتی س دەنووسم 8 کەم 2 یەکسانە بە. جارێ تەمەشای ئێرە ناکەم، هیچ لێرە نانووسم، چونکە ئەمن تەنیا لای ڕاست چا دەکەم. 8 کەم 2 یەکسانە بە 6. ئەوجا دەچم لای چەپەکەی چ بوو ئەوی دەنووسمەوە؟ لای چەپ 9 بوو. 6ش ناکاتە 9 کەواتە 8ش هەر هەڵەیە، دیسان دەنووسم هەڵە، هەڵەیە. پیتی س ناکاتە 8. 8 شیکار نییە بۆ ئەو هاوکێشە، ئەوەش نەبوو. ئەو جارەی چ بکەم؟ تەنیا مایتەوە 11. ئەو جارێ دیسان 11ی دەینم لە جیاتی س 11 کەم 2 لە خوارێ. جارێ ئەمن ئەو نۆی دەستکاری ناکەم، ناینمە خوارێ، هەر تەمەشاشی ناکەم. 11 کەم 2 لە خوارێ دەنووسم دەکا 9. ئەو جا دەچم تەمەشای لای چەپ دەکەم، ئەویش 9ە. ئێستا دەنووسم ڕاستە، ئەو جا دەنووسم پیتی س یەکسانە بە 11 یان دەنووسم 11 شیکارە بۆ هاوکێشەکە.
بەڵام ئەوها بنووسم لە هەمووی باشترا. هاوکێشەکەم شیکار کرد، زانیم ئەو پیتە دەکاتە چ، ناکاتە 6، ناکاتە 8، ناکاتە 4، ناکاتە هیچ، دەکاتە تەنیا و تەنیا 11. تەنیا دەکاتە 11. لێرە دیسان ئەگەر 6ەکەی بینم یان 6، ئەگەر دیسان لێرە ئەمە 6 بینم، جارێ تەمەشای ئێرە نەکەم، 6 بینم بنووسمەوە، کۆی بکەمەوە لەگەڵ 7 لە خوارێ دەکاتە 13. یەکسانە بە ئەوجە ئێستا بچم تەمەشای ئێرە بکەم، ئێرەش 13ەیە، یەکسەر دەزانم کە 6 شیکارە، یەکسەر دەزانم کە چونکە 13 کردیە 13، ئەوجە دەنووسم س یەکسانە بە 6. پێویست ناکە ئیدی ئەمن بچم 8 و 11 ساخکەمەوە، تاقیکەمەوە، دەزانم ناکاتە، دەکاتە یەکشت، دەکاتە یەکشت، پێویست ناکە ئەمن بچم. بەڵام ئەگەر داوایان لێ کردی ساغیکەوە، هەرچەندە دەشزانی ناکاتە 8، با ساغیکەینەوە 8 و 7 دەکا 15، ناکا 13، کەواتە 8 هەڵەیە، 11ش هەروە، 11 و 7 دەکاتە 8، ناکاتە 13، کەواتە 11ش نابی. ئەو جارەی لێرە دیسان تەمەشای ئێرە ناکەم، 11 دەینم کەم 6 دەکاتە چەند، لە خوارێ دەنووسم 5، ئەوجە دەچم تەمەشای ئێرە دەکەم، دەکاتە 3 لێرە، کە زانیم 5 ناکاتە 3 هەڵەیە، کاتە پیتی ناکاتە 6، ئەوە هەڵەیە. ئەوجا ئێستا دەچم 8ەکەی دەینم، لێرە 8، بزانم 8 ڕاستە یان نا. 11 دەینم، دیسان تەمەشای ئێرە ناکەم، هەتا لێم تێک نەچی، تەنیا لای ڕاست، 11 کەم 8 لە خوارێ دەنووسم، دەکاتە 3، ئەوجە تەمەشای لای چەپ دەکەم، ئەویش 3 بوو، زۆر زۆر باشە، کەواتە 3 یەکسانە بە 3، کەواتە شیکاری هاوکێشەکە دەکاتە 8، کەواتە پیتی س یەکسانە بە 8، یەکسان نییە بە 6، یەکسانیش نییە بە 11، تەنیا 8 شیکارە، تەنیا 8. ئیدی پێویست ناکە خوێندکاری ژیر ئەمن هەموو پرسیارەکان شیکارکەم. لێرە بە خۆت شیکاریان بکە، لە جیاتی پیتەکە ژمارە 3 دانێ، لێرە کۆی بکەوە لەگەڵدا، جارێ تەمەشای ئێرە مەکە، 3 و 10 دەکا 13، ئەوجە تەمەشاکە لێرە 15ەیە، کەواتە 3 شیکار نییە، 3 هەڵەیە، ئەوجە 5ەکەی تاقیکەوە. ئەمن یەکسەر دێمە لای پرسیاری 10، ئەژمێرکردنی هزری بۆ شیکاری هاوکێشەکە بەکاربینە و شیکارەکەش ساغ بکەوە. ئەمن ساغ ناکەمەوە چونکە زۆر جار ساغکردنەوەم ڕوون کردەوە کووە، تەنیا شیکارەکەی دەکەم. پرسیاری ژمارە 10، لە خۆم دەپرسم ئایا 8 کۆ بکەمەوە لەگەڵ چ ژمارەک دەبیتە 15؟ ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو 15 بینم کەم 8 بکەم، 15 کەم 8 دەکا 7، کەواتە پیتی ن یەکسانە بە 7، ئەوجە ساغی دەکەمەوە، 8 و 7 دەکا 15، لای ڕاست 15، لای چەپ 15، کەواتە شیکاری هاوکێشەکە داکاتە 7، کەواتە پیتی ن دەکاتە 7. پرسیاری 11، پیتی ن دەکاتە 25، 5 لێ بڕوا 20، کەواتە پیتی ن یەکسانە بە 20، چونکە 25 کەم 20 یەکسانە بە 5. پرسیاری 12، 60 کەم چ دەکاتە 52، 60 کەم 8
کەواتە پیتی ن دەبی بکاتە 8. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە دەچمە لای ڕاست، تەنیا تەمەشای لای ڕاست دەکەم، 60 دەینم کەم 8 لە خوارێ دەکا 52، ئەوجا دەچم تەمەشا دەکەم لە لای چەپیش 52، ئەوجا دەزانم کە شیکاری ئەو هاوکێشەیەی یەکسانە بە 8، دەزانم کە پیتەکە گۆڕاوەکە دەکاتە 8 چونکە ئەو کاتە هاوکێشەکەم هاو سەنگە. لێرە ئەو پیتە دەکات چ ژمارەك کە کۆی بکەمەوە لەگەڵدا دەبیتە 72. ئاسانترین ڕێ بۆ دیتنەوەی ئەو ژمارەیە 72 بینم دەی لێ کەمەوە. ئەگەر 72 دەم لێ کەم کردەوە دەبیتە 62، کەواتە پیتی ن دەبی بکاتە 62 چونکە 62 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 10 یەکسانە بە 72 لە خوارێ لە لای چەپیش هەر 72، کەواتە ڕاستە شیکارەکە دەکاتە 62. پرسیاری 14 پیتی ن دەبی یەکسان بی بە 4 چونکە 4 کۆ 4 دەکاتە 8، کاتە پیتی ن یەکسانە بە 4، شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 4. لێرە چ ژمارەك ئەگەر 7 لێ بڕوە دەمینێتەوە 30. ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو دوو ژمارەی کۆکەمەوە 30 لەگەڵ 7 دەکا 37، واتە پیتی ن یەکسانە بە 37 چونکە 37 7 لێ بڕوە دەکاتە 30. لێرە 36 یەکسانە بە پیتی ن کەم 10، واتە چ ژمارەك 10 لێ بڕوە هێشتان دەمینێتەوە 36. ئاسانترین ڕێ بۆ دیتنەوەی ئەو ژمارەیە ئەوەیە ئەمن ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە. 36 و 10 دەکات 46، واتە پیتی ن دەکات 46 چونکە 46 کەم 10 یەکسانە بە 36، کەواتە دەنووسم پیتی ن یەکسانە بە 46. پرسیاری 17 چ ژمارەك کە کۆی دەکەمەوە لەگەڵ 6 یەکسانە بە 13 بێگومان 7، کەواتە پیتی ن یەکسانە بە 7 چونکە 7 کۆ 6 یەکسانە بە 13. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 40 و لاپەڕە 41. هیوادارم شیکارکردنی هاوکێشە تۆزێک ڕوونتر بووبی لە پێشتر و دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.